ببوني خوش بمكاسر خوش بجين باكا راديو زاری کرمانزی 92.7. سڵاوتان لەبێت بینەرانی زاری کرمانزی ئەم کاتتان باش لە دیدارێکی تایبەت لە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویستی. لەم دیدارە تایبەتە هەوڵە دەین باس لە بابەتێک بکەین کە لەسەر ئاستی نێودەوڵەتی و دنیا جێگەی باس و خواز بوو، بە تایبەتی لە دوای سەرهەڵدانی داعش و هاتن بۆ عێراق و دواتریش بۆ کوردستان. ئەوەی زۆر جێگەی بایەغ بوو شنگال بوو. شنگال بۆ وای لێ هات، ئەو بارودۆخەی بەسەری هات، ئەم خەڵکەی قەتڵ و عام کرا وەکو ئەنفالێک بوو بۆ ئەوان، ئاوارەیی دەربەدەری ڕاگواستن، ئەمە هەمووی ڕوبەڕووی خەڵکی شنگال بوویەوە. بۆی بزانین ئێستا بارودۆخی شنگال چۆنە، خەڵکەکەی لەکوێ ئەژی، چەند کەسی لێ گەڕاوەتەوە، ئەو ڕێکەوتنەی لە نێوان حکومەتی عێراق و حکومەتی هەرێم بۆچی جێبەجێ نەکراوە، بربەستەکانی چین، شێ ناهێڵێ ئەو ڕێکەوتنە جێبەجێ بکرێ، کوردانی ئێزدی کە دابەش بوونە بەسەر چەند کەمپێک لە کوێنە و ژیان و گوزەرانیان چۆن دەگوزەرێ. بۆ مەبەستە لەگەڵ کەسێک کە تایبەتمەندە لەسەر ئەم بوارە کارەکە، خەریکی کۆکردنەوەی دیکۆمنتاری و ئەو کارانێک کە یەکێک لە پرۆژەکان بە دیکۆمنتکردنی تاوانەکانی داعشە، خۆشی ئەندامە لەو پرۆژەیە بزانین بۆ ئەوی کارەکان بەچی گەیشتونە. بۆ مەبەستە لەگەڵ بەڕێز کاوە ئەیدۆ خەتاری چاڵاکوانی بواری مافی مرۆڤ و خۆشی لە کوردانی ئێزیدیە، بە سپاسەوە لەم دیداری زاری کرمانزی لەگەڵمانە. کاکاوە زۆر بەخێر بیت. سەرەتامە پێ باشە باسی ئەوە بکەین کە لە دوای ساڵی 2014 و هاتنی داعش بۆ عێراق و بۆ کوردستان شنگال بۆ وای لێ هات. ئەکان بین بەرێ خۆ بدەینە شنگالێ جێ مخابنیە و شنگالێ سەردەمێ ئێکو مەلەکی و هەتا جمهوری هەتا ئەڤرۆ قۆناغا یاکۆ بەری هاتەنە داعش شنگال هەر یە پشت گۆ هاوێتن بوو جێ مخابنیە شگەلێک ئالیان بە پشتی هەنگی ئەف قۆناغا یاس دەهی حەزەیرانێ گروپێن تیرۆنستێن داعش بەرەب باژارێ مووسلڤە چۆن و سێ هەشت بەرەب شنگالێ بە چۆن بەلکو مە هەموو زانی و مەدید و وجدانی مرۆڤایەتی هەژاند ئەو کارەساتە هەندە مەزن یاکو پسەرێ کوردین ئێزدی هاتێ شنگالێ زڤرینم بۆ دوو ئەگەرێت هەرێت سەرەکی ئەوش ئێک شوان بوو چەنگو ئەم وەکو نەتەوە وەکو کورد بوون یا دوێ چەنگو ئەم وەکو ئاین ئێزدی بوون ئەم هەتانەوە زەری باوێ چەندێ دەین جێمە خابنیە وان گرۆپێن دژی مرۆڤایەتێ دژی وجدانی مرۆڤایەتێ دەمەهێرش کریە سەردەڤەرە شنگالێ مە هەموو چاوێ خۆدیت هەر تیشتێکی کو نەهات بتە ئەنجامدانت وی چەرخیدا چەرخێنەوە ئەم تێدا ئەجژین ئەوان ئەنجامدا کار و کریارن خۆ دژی کوردن ئێزدی کرد شوانە ڕەڤاندن کوشتنە دەیک و بابە بەرامبەر چاوێت زارۆکە هەرۆسە تاڵانکردنا مال و ملکێوانێ ئەو دەمێک گروپێن تیرۆریستێن داعش دەمێ کەفتینە ناوا شنگالێدا ئاینەوان گۆهارد یعنی پشتی بووکو ئەو باوریە دایێ ئەمێ دەمێ ئاینەوەت گۆهڕین ئێکسەر ئەم چوو کوشتنێ و قیرکردنێ دژی وە بکار ناهێنین لێ ئەو حتا ئەو کو جێبەجێ نەکرد ڕەڤاندنە بەترش 6500 کەچی ژنی زارۆکی و کوشتناوان ئەم بژین پیاوێن کو ئەوێ تەمان هەموو هاتنە کوشتنە توی دەمیدا ژبیلی vê çandێشک ئاوارەبوونا نێزیکی
380 هاوڵاتی ئێزدی بۆ ناوە کوردستانێ هەرسێ پارێزگای هەرێما کوردستانێ و بۆ جیهندی شکچیت بۆ وڵاتی ترکیا و هەتاچی وڵاتی یۆنانێشک جێ خۆشحالیە و هەردەم ئەمت بێژین و خەلکی هەرێما کوردستانێ بەری دەمی کارە ساتێدا دەرگێت مالێت خۆ بەکردن بەلکو دەرگەهێت دلێ خۆ بەری دەرگێت مالێت خۆ بۆ مەڤەکردن وەکو کوردن ئێزدی سەروی ئاستی ئاستێک و گرێدانامە خاڵامایە هەف پشک ئەو بووکو مەسەلا نەتەوەیی بوو ئەم سپاسیاوان بکەین سپاسیاوان بکەین هەر کەسێکی هاریکاریە کوردن ئێزدی کرد و هەتان و هۆشک سوپاسی بە کۆم ئاماژێ پێ بدەین و هەروسا حکوومەتە هەرێما کوردستان پشتین ڕەنگی ڕێکخراوێن نێودەوڵەتی و ڕێکخراوێن لۆکال هاتن هانا ئێزدیا هاتن گەهنە قۆناغەکەی لێت و بێژی کو ئەو ئێش و ئازارێن ئێزدیە نەهێلان نەخێر بەڵکو شالێکی بەکێم کردن چەنگ و بۆچی ئەوێ کارە ساتێک گەلک پشتخۆڤە هێلان چی ئالێ دەرونی بێت و چی ئالێ تەندروستی بێت و هەروسا چی هێلانە بەتش 2764 زارۆکێن بێ سەرپرشت ئەنکو ئێتیم بێدەیک و بابمان ئەف زارۆکنا هەر کەسێکی خۆ نەمایەت جیهانێدا و سەرپرشتی ئەوان بکات و حاویندە دڵجیەکی و ئەو زارۆکنە پێدوی قوتابخانانە و هەڕۆسە ئەو زارۆکنە پێدوی دیفچۆنێنە شالێ سایکۆلۆجیڤە و لێ مخابن کەسێک وەسا کۆتبێژت هاوانەوە ژمارە هاتبنا ئەو زارۆکنە هاتنە بە حاواندن گەلێک جیها لەوێ دماهەیە وەکو ڕێکخراوە جیڤین ئەم پوی پرۆژەی رابوون پرۆژەکە ناوی مالا جیڤین یا خێرخوازی هاتە پشتەوانیکردن و پاڵپشتیکردن شعالی بزن زمانێکی ئێزدیڤە ئەتگوتنێ بەشیر کۆریە بترش 590 زارۆکی ئەتناوای پرۆژەی دامەها خۆدان کردمە هاریکاریتمان پێشکەشیوان زارۆکن ئێتیم بکردن ئایلە سایکۆلۆژی بوو ئالێ تەندروستی بوو هەروسا ئەو کو ئەم ڕەوشەوام گۆهۆڕین و ئەم هەوڵ بدەین ئەو کێماسیە ئەکو نەمانە دەیک و بابێتوان بینە ئەپشنا دەیک و بابێتوان بۆ وان زارۆکە لێ زەحمەتە بەسمە هاوڵ کرد ینی پڕێکە هاریکاریە پشتەوانیا حکوومەتە هەرێما کوردستانی پشتەوانیا وان ڕێکخراوی نێودەوڵەتی ئەو پشتەوانیا سەرەکیە خودێ ژێرازی بەشیر کۆریە مەشیە ئەم نێزیکی 3-4 ساڵ ئەم خزمەتە وان زارۆکە بکەین و وان زارۆکە حتا گەهنە ئالێک ئاستەکی ئیهاری بلند قوتابخانێت خۆداک و شوان زارۆکە زارۆکن ئێکێ بوون سەرانسەری قوتابخانە کاکاوە من لەسەر ئەوەش پرسیارم ئەبێ بڵێن خەڵکی شنگال ئێستا چۆن ئەژیت وە ئەو منداڵانەی بێسەرپەرشتن ڕەوشی ژیانیان چۆنە بەڵام ئێستا چەندە قسە لەسەر تاوانەکانی داعش بکەین ئەمە یەکێکە لە تاوانە هەرە دڕوندانەکان لە بەرامبەر مرۆڤایەتی کرابێتن بە تایبەتی کوردانی ئێزیدی لە ئێستادا شنگال بارودۆخی شنگال چۆنەکە لە دوای ڕزگاربوونی لە دەستی داعش و هەندێک خەڵک گەڕاوەتەوە یا ڕێژە و ژمارەی دانیشتوانی لە چ ئاستێکە جێ سوپاسیە کۆم سپاسیا نویسنگە هاجەنابێ نەچیروان بارزانانی بکەین تایبەت کۆ نویسنگەک دامەزران دەهۆکێ دەستپێکی و هەتان هاشک ئەو سەروێ چەندێک کارتکەن و ڕاد بن قۆناغێت ڕزگارکردناوان کەچ و ژن و زارۆکن کوردن ئێزدی و ژمارەکە هەرە باش بترش 2500 هاتینا ڕزگارکردنە بڕێکاوێ نویسنگەهەیە سپاسیاویتێن و ئەڤ ئەرکەکی نیشتیمانی ئەرکەکی مرۆڤاتیە جەنابی خستیە سەرستۆی خۆب هەکەم بین بەرێ خۆب دەینە ڕەوشا شنگالە یانەوە کەجایر شنگال چی قۆناغێدایە جێم خابنیە شنگال بووە مەڵبەندێکی نەپێک ڤەژیانی شنگال بووە مەڵبەندێکی جیهێ ململانە نێودەوڵەتی شنگال بووە جیهێ ململانە پارت و لایەنێن سیاسی عراقی کە تو بێ بەرێ خۆب دەی چەند هێزن لەشکەری شنگالێدا هەینە دیف ئامارێت ما دەستمە کەفتین بتش 16 هێزت لشکەری نەها بەست ناوە شنگالێدانە ئەو هێزت لشکەری هەموو سەر پارت و لاینە سیاسی بەنەوە ڕۆسا چی ئەجندایەت نێودەوڵەتیت ناوەوان هێزا دەهابن حکوومەتە عراقێ و حکوومەتە هەرێما کوردستانێک و هاتن ڕێکەفتن نامەک چێکردن و ئەو شکیا و چارەسەرکردە وێ ڕەوشا شنگالی یانەوە تێدا
تێرا دەرباز بێت جێ مخابنی ئەو ڕێکەفتنامە نەهاتە جێبەجێکردن خەڵێت ناوان ڕێکەفتنێدا نهاتەنە جێبەکردن ئەوش ئەگەرێوێ چەندێ ئەو هەبوونەوان هێزت ناوا شنگالێدا ئەگەری هەرێ سەرەکیە و هەروەسا ئەم بێژین استراتیجیە شنگالێ بۆ لایەنێن وەکوونەتەوە شیعە وەکوونەتەوە سنە بۆیان گرنگە و ئەم بێژین هێلا شیعە بەرەفخۆڤە هەموو چی سووریا بێت و هەروەسا چی ئیران بێت و جغرافیا شنگالێ بخۆڤە دیرێت لەومانە هێلن بێتە جێبەجێکردن ما باوریە ینی ئەم دەخوازش حکوومەتە عراقێتکەن و ئەvێ بڕیارە خۆ ئەوەی ڕێکەفتنا کو هاتێ جێبەجێکردن ئەو هێزن نەشەرعی ئێکۆنۆهۆر شنگالێدا جیهێوان نەبێت شنگالێدا داک و خەڵکی شنگالێ بزەفرتەوە ئەگەر ئارامی و باوەری شنگالێ پەیدا نابێت خزمەت گوزاری شنگالێ نەبن ئیرۆ ڕۆژ 14 کەم 38 هەتانەوە هەرێما کوردستانێنە پارێزگایên هەرێما کوردستانێنەوە هەروساش بلیێ چەندێشێک لێداویە 3 کەمپل یۆنان هاتیینە دروستکردن ڕۆژ بۆ ڕۆژێ خەلکێمە وێ دەربەدەروی وڵاتên ئۆروپیت بێت ینی ئەکەتوبی بەری خوب دەیە بەری 6 هەیڤە ئەفسێن کەپنە یۆنان نەبوون بەرگو ئێک کەم بوو بەس نەهۆبوونە 3 کەم یعنی ژمارەوان ڕۆژانەوە زێدەت بێت ئەوش ئەگەرێ نەجێبەجێکردنا ڕێکەفتنامە وەڕۆسان ئەگەرێ نەجێبەجێکردنا ئاکوونە خستنەوان هێزن لێشکەری کاکاوە ئەگەر ئێستا ئەو ڕێکەوتنەی بینی حکوومەتی عراق و حکوومەتی هەرێم جێبەجێ بکرێت لەسەر شنگال خەڵک بڵین کۆچ ناکا بۆ دەرەوە و لە شنگال و لەو شوێنانە ئەمێنێتەوە ئەچێ لەوێ نیشتە جێبێ پرسیار ئەvەیە یعنی ئەو بەرپرسێک و بتە ئەگەرێ نەجێبەجێکردن ناوێ ڕێکەفتامە بلا بێت بەرێ خۆب دەتێ الوەرزێ سفستانێ و وەرزێ هاوینێ و ناوە خیڤەتادا ژیان چاوە بڕێوەت شد حکوومەتی عراقی نەهاتیە حکوومەتی عراقی حتا و وەزیرە کۆچبەران جێ مخابنیە بەلکو چەندی پەیوەندی پێ هاتی نەکردنە ڕەوشە ئاوارە ئەلوی ئاستی و بێژن حکوومەتە عراقی بجددی سەر کەیسێ ئێزدیە بڕاوەستێت هەتان و نەڕاوەستیای و هەتانەوە خۆل بابەتە ئێزدیە نەکوریە خوددانەک و ئەف بابەتە شمۆرە حکوومەتە عراقی سەروی بابەتی جددی ڕاوەستێت لەگەل وەزارەتە کۆچبەران چەند مەهاکادا دێ قۆناق ئەف 14 کەم نەدێنە ڤالاکردن زڤرن بۆ سەر جیهوارێ خۆ ینی ڕۆژانە ئەف خەڵکێمە کۆتناوەکەم بادا ڕۆژن سەخت و دژوار دەرباس کرد نەبوونا کارەبێ نەبوونا ئاوێ نەبوونا خواردنێ نەبوونا بە خواردنێ خەڵکێکی هەژارت ناودایە بەلکو هون هەموو بزانن وەزانیاری سەروێ چەندێ هەبن و دەڤەرا شنگالێ و جغرافیا شنگالێ ئەلوی ئاستی نەبووە و ئابوووریەکی باش هەبێت هەتا و خەڵکێمە ئەستەکی ئابووری باش دابێت ئابووریەوان لاوازە نەها دەست پێکردێ خراوێن نێودەوڵەتی و لۆکال گەلک کارتکردناوەکەم پادا نەهاش ڕێژاوان ڕێکخراوە و گرنگیدانە ڕەوشە ئاوارە زۆر کێم بووە لەما ڕەوشەوان شک زۆر لاواز بووە و ئەvە ئەگەرێ زڤرت بۆ ئەگەرێ نەجندی حکوومەتە عراقی سەر مەلەفێز کاکاو ئێستا شنگال هیچ ئاوەدان بوونەوەیەک هیچ پرۆژەیەکی خزمەت گوزاری بۆ نەکراوە ئەو پرۆژە خزمەت گوزاری تێ نەکردنێ لوی ئاستی نەهاتی نەکردنە کۆتوبێژی خەڵکەکە بزەورت ما ئەگەر پرسیار ئەvەیە ئەگەر ئارامی پەیدا بوو و ئەگەر خزمەت گوزاری هەبوون و ئەگەر ئەو عەرەبێت و ئەوێت تەعدە و زڵمی الازدیاکردین بەری هاتنە ئەوان گروپێن ئەوان کەسێن کو خۆ گروپێ داعش تۆنتڕە دانە ناسین بەری وان داعشە هێرش کرە سەر گوندێت ئێزدیە و برناکەچ و ژن و زارۆکن ئێزدیە ئەvە ئەکیدە بە ینی زەرارەکە مەزنە ینی زیاد کەوت و ئەکیت ئەگەر ئەvە هەموو خالێت ئەماژە پێدای هەبانە هەما یەکسەر ئەکیت دێزەڤڕن بەس ینی بوونی ئێستا ئەو هێزە ناشەرعیانەی کە لەوێنە ئەو هێزە چەکدارانە یەکێکن لەو بربەستەکانی بەردەم ڕێکەوتنی حکوومەتی عراق و حکوومەتی هەرێم ئەشمۆرە خاڵە هەر سەرەکی ئەوە یاکو هەبوو ناوان هێزن لەشکری شنگالێ وەڕۆسا حکوومەتە عراقی شک بوو بەرکو ناف پارت و لاینە سیاسی ئەوێت کو ناوە حکوومەتە عراقیدا
كو دا صلاة تجيرن نافين أفريقيا فتنا جبتها هنقو بخوك خلقي الشنغالي نتان تواني وداوا لو هيزا ناشرعيانا بكان شنغال زي بهرن بوي تيتر أو من الملاني اللي يدرس نبيتو الشنغال أو دام بيتوا أكتبي بري خوب دي الشنغالي ما أما جام نهاتي ندناوا كان بيجيكو بحثي حموان هيزا بكين أو هيزنا عندك شوانه بلكو جمارك ازديا قهتي يعني كنت نافوان ريزت اتوان دانا يعني براسي وكو تشكدار النافوان دا بنا آستان قد بيشيا يا هرم كردستان داو چندين جار حكومت هرم كردستان كو حاول كريا يعني حاول دايكو اورا كفتنا مجيب جيب كتو هيزن بيشمرگه بزفرنا وان دفراو هروسا الديف داخوازيا وي خلقي ما اوي كل شنغال جيت كو داخواز كريا چنگو هزت بشمرگي جبر چي داخواز كريا اجبر كو هزت بشمرگي جدي اراميت بارزن نها هبونا وان هزن اتلشكري النافا شنغاري هنت ارامي وكو بيد في بيدانينا بلكو ام حمو بينين هر دمكي بودمكي چن مهكا تو بري خود كو رودانك هر مازن الشنغاري تيتا ام بيجين كو بيتا بيدا كرن بلكو چي ري خستيبت و چي نري خستيبت و هر وصا خلق ما شنغاري زرمند هر ايكيا ايوه چنده ايبونا وان هزن لشکری دخوازی اما اوکو او هزنا شنگال والا کن شنگال بو شنگالیا پیلن شنگال بو ازدیا پیلن چنگو چجارا شنگال نا اتفاقتاندن شلال شانورانی جبروی چنده کو لال شانورانی و جرگ هرما کردستان دایا ما بفت ما نفت ام وكو خلق كردستان بيك و بجين ام اكدو قبول بكين اگر نا وقت دمي جروبين تيرورستين داعش هاتين جوازي نكر اكثر هيرش كروان دفرين كو سر بحريما كردستاني و لو ما قالك جرنجا خلق شنغالي اوه چند اویانو ما اما جيت كدو او هزنا نمين تعدادا كو خلق ما بزور كاكاو برلوي داعش ببلين سن كس وكو خيزان لشنغال اجيانو استاد سندي لي ماوا دەست پێ کێمال ئامارەکە درست دەستمان نەکەف بۆ دەست پێکە چەنگۆ تو زانی وڵاتە عێراقێت چۆ ئامار دەست پێ نەکردبوون کو هژمارێت درست و ڕاست دەفما بن و ڕۆسا تاریما کوردستانیشە بەس پێ وان هژمارێت دەستمە کەفتی نێزیکی 380,000 ئێزدیل شنگالێت جیا ناوە باجارێ شنگالێ وان کۆمەڵگەهێ و گوندێت کوبسەر شنگالێڤە بەرکوتو بزانی وەزانیاری سەروێ چەندی هەبن ئەو کۆمەرگان شنعات بوونە هەموو هات بوونە ئاڤاکردن سەروی ئاستی کۆمەرگەهێن ئەمە گوتێ قەسری یعنی بخورتی کۆ هەموو کۆم کردبوون کۆمەلگە هادا 380 یعنی هاوڵاتی ئێزدیل شنگالێت ژیا لێ جێ مخابنیە نهۆ ژمارەکە گەلک زۆر یعنی کول وێ دەرنهۆچین ئەو خەڵکێ مەڤەگەریای ناوە شنگالێدا نابنە 35 سەدە حتا 40 سەدێ ئەو دی هاتینە دابەشکردن سەر 14 کەمپل الكردستاني وهروسا سي كامبل اليوناني وهجمار هرا زور شك چون ولاتن اوروبا وتايبت المانيا افر روشا ازديا منات في رنگي با بس جي مخابنيه قدر ما كردا وقدر ما ازديا اگر لسر رزگار کردنی کردانی ازدی با کورتی پیم بڵێ نسان نوسنگی سروچی هرمی کردستان بڵێ کاکنی سیروان بارزانی نوسنگی لە دهۆ کرد بۆ رزگارکردنی کردانی ازدی هەوڵی ڕزگارکردنی کوردانی ئێزدی هەم لە ڕووی پارە ڕنگ بێخەرجی بووێ هەمیش ئایا پرۆسەکە بۆ خۆی زەحمەتە تاوەکو کەسێک زانیاریتان دەستەکەوێ و لە ژیان ماوە ڕزگار دەکرێت ئەبخۆ پرۆسەکە گەلەکە بزەحمەتە چەنگۆ دەستپێکە یا هاتە ناکرێ تێرۆریستی داعش بەرکوت و بزانی ینی ئەو کەچ و ژنت هاتنە ڕەڤاندن پەیوەندی بچوو ڕەنگال گەل نەبوو ینی گەلوان کەچ و ژنە دەمێت هاتنە ڕزگارکردن پرێکە وان کەسێن کو ئەم بێژین هەر عەرەب بێت و هەروەسا ئێکی نێزیکی ئانکو پڕێکە نێزێت ڕێکە زانیاریت ئەمنی بێتر کوش ئالێ ئاسەی شێبن و هەروەسا پەیوەندی پوان هاتەکردنێک و ڕێکێکی پەیدا بێت و بێنە ڕزگارکردن پشتینگی ئەوان عەرەبە ئەو کەشنەت فرۆتن ڕاستی خۆش حالیڤە نویسینگە ها ڕزگار بووین دەستە داعش
ڕاد بوو VRQ و دانا پارەی و پارەکی زۆر داوان ئەم بژین گروپێن تکو vê çendê radbûn çangu êk dû nebûn yani qonax ew keçine hatan rizgarkirin heta digene cîm yani min xala min vêt amaje pê bidim مخابنی و یعنی دمی او کچ و جنی و زاروکت ما دست داعش دا روزانه تان نفروتن روزانه تعدى و ظلمی لیت هاتا کرن یعنی قهت بو آستی کو کچ بتفروتن بکارتک موبایلی يعني آلي دادجها شرعي وياكو ياكو جروب تيرورستي داعش ما شافتا اش بليفي تشانديشك يعني او دوكومنت كرنا وان كيسيت كو امبيرات بين يعني او كشنا وكو دياري بو سركردين داعش اكيد دا اكيد دياري او كشا تدفي شرخي دا بيجي وتقوه لي بيبي يعني تبشافي خو بيبيني كو كسك بيت تفروتن وكو دياري يعني كسك بيت تفروتن وكو بطلكي آفي يعني أبكارتك موبايلي راستي لو ما درد إزديا خما إزديا دردكي قالكي مازنا يعني نهيلانا أنج دزدانا كتشا تا قريتا حب نا سرچای شنگالی و پشتینگی بیت رواندن تو نزانی بیشتر سروشینن حتی نوشک هجماره که زور بتش 2000 ازدی بی سروشینن يعني الديف زوان زاني دست ما كفتين الكامبا هولنا انطانو هندك نافا باجاري موسلدانا او عربنا هطانو نتاري كارن بوتشي دمي او زاروك ازدي 10 سال 5 سال هاتيا رواندن إلى روش بيا 15 سال يعني لو ما زحمتها زماني يقوري عيني يقوري حتى كون نزانت أوش كيش دفريا إلا بريكا أم بيجين بشكنينا دي يعني أكر ويريكي نابت قالك زحمتها كاكاو دوا برسياري من پرۆژێکی دیکۆمنتاری هەیە لەسەر تاوانەکانی داعش خۆشت ئەندامی لەم پرۆژێ کارەکانی بەچی گەیشتووە و چیتان کردووە ئەف پرۆژەکە دەستپێکی مە دەستپێکریە ئەم کۆمەکە گەنجین و هەروەسا وی پرۆژەیدا کار دکەین ئە پرۆژەمەیگە هەندێک قۆناغەکە و دروستکردنا پرتۆکەکێ سێ زمانە کوردی عربی ئینگلیزی القۆناغە هەرە یاکۆ دەستپێکێ مەزانیاری سەروان کەچ و زارۆکێن ڕزگار بوویت کرد کالکێ دەرژین زانیاری مەوەردگرتن پشتینگی ئێکسەر مەچۆ ئەو ئەبرێکن پارچە ڤیدیۆە مەچۆ دیدار گەلتکردن ئەوە قۆناغایەکی بوو پشتی قۆناغا دوێ ئەو دیدارنە هەمووت هاتنە سەر کیبۆردکردن سەر لاپەڕا و قۆناغا سێ ئەوە یاکۆ هاتیە سەر سێ زمانە کوردی عربی ئینگلیزی وش بلیێ چندێش قۆناغا دەمایەکە یاکوت بتە پرتۆکەکە و دێ بتە ژێدەرێکێ سەراسەری جیهانێک و پرتۆکە یا کار و کریانên تیرۆریستên داعش دژی زارۆک و کەچێن ئێزدی ڕۆڵی سەرۆک بارزانی و سەرۆکی حکومەت چۆنە بینن بۆ داکۆچیکردن لە مافی کوردانی ئێزدی ئەگەر جەنابێ سەرۆک نەبا ئەگەر و سیاسەتاویە حەکیم نەبا هەش دەستپێکە نویسینە دەستوری عراقی ناوێ ئێزدیە نەتکەفتە دەستورینا ئەفەیەک خەڵا دوێ دەمێ ئەفکارە ساتە سەرێمە هاتی جەنابێ سەرۆک بارزانی دەمێ وشاندێکی ئێزدی سەرۆکاتیە بابێ شێخ و میر تەحسین بەک خودێژێ رازی سەردانە جەنابێ سەرۆک بارزانی کری گوتی ئەڤە جارا دوێ ئەست دگریم ڕۆمکەت من هێسترێمە تێنە خوارێ يعني ئەف جارەشک بۆ کوردانێت ئێزدی بوو ئەو تعدە و زڵمی ئەلوان هاتێکرێنێ سەرێ چەندێ هەر هێزەکە هەب جەنابێ سەرۆک بارزانی و هەرۆسا جەنابێ نێچیروان بارزانی سەرۆکی هەرێما کوردستانê و هەرۆسا سەرۆکی حکوومەتە هەرێما کوردستانê جەنابێ مەسرۆر بارزانی کەم تەرخەمی ئەم وەکو ئێزدی مەهاژێنینە و تەرخەمکردی ئەتکەیسا ئێزدیادا هەش دەستپێکی و هەتانۆشک و ئەوی وعدەکدامە و شنگال بێتە ڕزگارکردن جەنابێ سەرۆکی و ئەو حتا شنگال نەهاتە ڕزگارکردن ئەو المحوەرێ محمودیە بوو هەتا شنگال دەستی خۆ ڕزگار کرد و هەروسەمە چەندی قوربانیدان شەهیدکردنا هەژمارەکە زۆر یا پێشمەرگەها و ئەم بژین مێرخواز و ژیر و ئەوێت مەهاتەن شەهیدکردن ئەتوێ چەندێدا لەو ما سەرۆک بارزانی ئەو وعدە خۆ بجینە وش بلی وێ چەندێشک هەتان هۆی بەردەوامەک و
هەر کەچەکە ئێزدی شەرەف کەچەکە ئێزدیت بتە شەرەفە هێمای کوردەواری و ولکێ دەربشک دێ ڕزگارکەین وان ئەو کەسن و ڕەڤاندیشی بێنە سزادان ومە باوریەکەم بکۆمە سیاسەتا جەنابێ سەرۆک بارزانانی هەیە. زۆر سپاس بۆ جەنابەت کاکاوەکە لەو دیدارە لەگەڵمان بووی خۆشحاڵ بووین. بەڵێ بینەرانی زاری کرمانجی ئەوەی بینیتان دیدارێک بوو لەگەڵ کاوە ئایدۆ خەتاری چالاخوانی بواری مافی مرۆڤ کە یەکێکە لە کوردانی ئێزیدی بە سپاسەوە لەم دیدارە لەگەڵمان بوو تا دیدارێکی نوێ پێتانەکەینەوە کاتێکی شادەوە.